ئەم شەو لە کاتی دەستگیرکردنی تۆمەتبارێک کە بە پێی مادەی 432 لە یاسای زادانی عێراقی داوا کرابوو، تۆمەتبارەکە ڕوبەڕووی پۆلیس بوویەوە و دوو تۆمەتبارترشی لەگەڵا بوو و لە شارەدەی باوەنورەوە هەرهات بەڵەو شاری کەلار. لە شاری کەلاریش دووبارە لەگەڵ مەفرەزەکانی پۆلیسی 104 و بەشی پۆلیسی کەلار ڕوبەڕووی پۆلیس بوویەوە و تەقەی لە پۆلیس کرد. دواتر هەر لەلایەن پۆلیسەوە لە ناو کەلار دەستگیر کرا. سەرجەم تۆمەتبارەکان کە سێ کەس بوون دەستگیر کران و بە پێی مادەی 230 ئێستا ڕاگیراون لە یاسای زادانی عێراقی. ئەو ئۆتۆمبیلشکەوە تۆمەتبارەکان بەکاریانێ نابوو لەلایەن پۆلیسەوە دەستی بەسەرا گیرا. دیارە ئەم تۆمەتبارانە لە کاتیەوەی کە پۆلیس هەوڵیدا بیانگرێ لەژێر کاریگەری مەیدا بوونە، بۆیە کۆنتترۆلان لە دەستدا بوو ڕوبەڕووی پۆلیس ببوونەوە. خۆشببختانە هیچ زیانێکی گیانیمان نەبوو، بەڵام دوو ئۆتۆمبیلی پۆلیس زیانی بەرکەوت بوو، بە فیشەکبەری کەوت بوو و لەلایەن تۆمەتبارەکانەوە کاتێک تەقە لە پۆلیس کرا بەر ئۆتۆمبیلەکان کەوت و دوو ئۆتۆمبیلی پۆلیس فیشەکی بەرکەوت بوو.